میوانێکمان لەگەڵدایە زۆر بەڕێز دکتۆر فەتاح الشێخ ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لەسەر ڕەوتی سەدر ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک دکتۆر فەتاح شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. پێتان وایە چوارچێوەی هەماهەنگی بتوانێت بەبێ ڕەوتی سەدر حکوومەت پێک بێنێت؟ ئەگەر پێشی هێنا بەڕای ئێوە ئەو حکوومەتە بە مردووی لەدایک نابێت؟ شكرا جزيلا. باس بۆ ئێوە، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێستان. لەمڕۆ بە دواوە دوای کشانەوەی ڕەوتی سەدر لە پرۆسەی سیاسی چوارچێوەی هەماهەنگی توانای تەواوی نییە بۆ پێکێنانی حکوومەت ئەوەی کە داواکراوە لەبەر چەند هۆکارێک لە یەکێک لەوانە بەم دوایانە چوارچێوەی هەماهەنگی پەیوەندیەکانی لەگەڵ ڕەوتی سەدر نەماوە، هەروەها لەلایەکی دیکەشەوە لەگەڵ لایەنە کوردیەکان و لایەنە سونیەکان پەیوەندیان نەماوە. ئەویش بەهۆی پەیڕەوکردنی سیاسەتی دژمنکارانە لە بەرامبەر براکانمان لە هەرێمی کوردستان، هەروەها تاوانبارکردنی سوناکان بۆ هاوپەیمانێتیکردن لەگەڵ ئیسرائیل، هەروەها دژاتیکردنی هەندێک لە هەندیکە بە تۆمەتی ئەوەی کە هەوڵی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل دەدەن. ئەمە هەمویان بووەتە هۆی ئەوەی کە لێکرازان لە نێوان لایەنەکان. زۆر چاکە کاک دکتۆر فەتاح، من دەمەوێت زۆر ڕاشکاوانە وەڵامی ئەم پرسیاران بدەیتەوە. خوێندنەوەتان بۆ دزەپێکردنی قسەکانی نووری مالیکی چییە کە هەڕەشە لە سەرکردەکانی کورد و هەروەها لە سەدریش دەکا؟ پێت وایە ئەمە عەقلی سیاسەتمەدار و دەوڵەتدارە یاخود ئەمە عەقلی کەسێکی دیکتاتۆر خوازە؟ ئەواتە بەڕێزم بۆ مێژوو من قسە دەکەم و لە زۆر بە ڕاشکاوانە من لە ڕۆژێک لە ڕۆژان لە ساڵی 2014 بۆ 2010 وەکو پەرلەمان بوویمە ئەو دەنگەی کە هەیە ئەو تۆمارە دەنگیە لە بەردەستە ئەمە کە دوای دەرچوونی لە کورسی دەسەڵات بە بەردەوامی هەوڵی ئەوەی داواشکست بەو کەسە بێنێ کە لەسەر ئەو کورسیەدا دەنیشێت. ئەو من لە جارێک لە زیاتریش لە جارێک گوێبیستی گوتەکانی نووری مالیکی بوویمە لەبارەی کورد و سونەش. ئەمە جاری یەکەمی نووری مالیکی نییە. هەر کەسێک لەگەڵ نووری مالیکی قسەی تێکەڵ بوو بێت دەزانێت چەندە بیرکردنەوەیەکی دژمنکارانەی بۆ بەرامبەرەکەی هەیە. زۆر باشە. بەڕێز دکتۆر فەتاح، چوارچێوەی هەماهەنگی لە ناو خۆشیاندا نانڕێکن، بەڵام بۆچی دەیانەوێ کێشەی عێراق یاخود پێکنهێنانی حکوومەتی عێراق بخەنە ئەستۆی خەڵکی کوردستان؟ ئەمە هاندانی شەقامی عەرەبی نییە دژی خەڵکی کوردستان؟ ئەو کێشانەی کە هەن لە نێوان ئەندامانی چوارچێوەی هەماهەنگی کە ئەوانەی بەتایبەت لە برادرانی قەیس خەزعەلی و هادی عامری و هەروەها نووری مالیکی، بەڵام ئەوانەی کە ئێستا باڵادەستن لە ناو چوارچێوەی هەماهەنگیدا نووری مالیکی و یاوەرەکانیەتی و دەیانەوێت بەشێکیان دەیانەوێت بەلایانی کەمەوە موقتەدا سەدر بەشدار بێت لە پێکێنانی حکوومەت یاخود هەر نەبێت ئەبێ ڕایەکی لە پێکێنانی حکوومەتدا هەبێت بۆ ئەوەی گرنتی ئەوە بکەن کە لە داهاتوودا بە هیچ شێوەیەک شەقامی عێراق هەڵنابژێردرێت، ناجوڵێندرێت. و ئێستاش ئەو کورسیانەی کە موقتەدا سەدر لێ کشاوەتەوە
بەر لایەنەکانی دیکە کەوتون ئێستاش زۆرترین کورسی بەر هادی عامری و کوتلەکەی کەوتون بۆیە ئێستا لە ناو چوارچێوەی هەماهەنگیش کە ناکۆکی و کێشە هەیە و قەیس خەزعەلیش هەوڵ دەدات کە بەشداریەکی کارە لەلایەن نووری مالیکیشەوە هەبێت و داواکاریەکانی جێبەجێ بکرێن بەڵام هەموو ئەوانە دەزانن کە و ئێستاش نووری مالکی بۆیە دەیەوێت پاساو دەهێنێتەوە دەیەوێت مقتەدا سەدر ڕایەکی لە پێکێنانی حکوومەتی داهات و دابێت بۆ ئەوەی دۆسیەکانی کۆن نەکرێنەوە هەروەها پەڕاوەکانی مێژوو هەڵنەدرێنەوە بە تایبەت کێشەکانی ئەو دۆسیانەی پەیوەندیان بە هێرشی داعشەوە هەبووە بۆ سەر مووسڵ تەنانەت ئێستا پاساوی دیکەش دەهێنێتەوە لەوانەش کە دەڵێت کورد تا ئێستا لەسەر پۆستی سەر و کۆمار ڕێک نەکەوتون بەڵام کێشەکە زۆر لەوە گەورەترە تا ئێستا هیچ کامێکیان نەگەیشتونەتە هاوپەیمانێتێکی ئەرێنی و پێشبینی دەکرێت ئەگەر کێشەکان بەم شێوەیە بەردەوام بێتن بەم شێوەیەش بە کێشەوە حکوومەتێک پێک دەهێنێت. زۆر باشە بەڕێز دکتۆر فەتا بۆ خۆت باش دەزانی لە سیاسەتدا هەموو ئەگەرێک هەیە هەموو ئەگەرەکان کراون پرسیارەکەی من ئەمەیە ئەگەر هاتوو پارتی دیموکراتی کوردستانیش کە خاوەنی 31 کورسی پەرلەمانی عێراقا ئەگەر هاتوو وەکو تەیاری سەدری لە پرۆسەی سیاسی کشایەوە بەڕای ئێوە بە یەکجاری پرۆسەی سیاسی لە عێراقدا ناڕمێت؟ گومانی تێدانە و نامەوێت لە هیچ لایەنێکیش بشارمەوە کە براکانمان لە هەرێمی کوردستان هەروەها بۆ دەمەوێت بە هەموو سنە و شیعە و هەموو لایەنەکان جیهان ڕابگەێنم کە کشانەوە لە ئەگەری کشانەوەی پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەی سیاسی عێراق کێشەیەکی گەورە دروست دەبێت چونکە پێکاتەیەکی زۆر بەهێز و بەتوانای ناو پرۆسەی سیاسی عێراقا هەروەها لە ئەگەری کشانەوەی کوتلەی پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەی سیاسی عێراق ئەوە کێشەیەکی گەورە دروست دێتە ئاراوە و ناتوانرێت دەبێتە گورزێک لە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق دەوەشێندرێت و بە هیچ شێوەیەک ناتوانرێت ئەم کێشە چارەسەر بکرێت ئەمەش بەهۆی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بە تایبەت و کورد بەگشتی پێکاتەیەکی سەرەکی لە عێراق و لە چوارچێوەی عێراقدا ئەوانیش خاوەن سەنگ و جەماوەری خۆیانن و ئەو کاتیش بۆ مالکی هیچ شتێک نامێنێتەوە جگە لەوەی کە لە پەشۆکاویدا تووشی دۆخێکی پەشۆکاوی دەبێت ئەو کات ناچار دەبن کە داوای هەڵبژارنێکی پێشوەختەی دیکە بکرێتەوە کە لەم هەڵبژاردنەی ڕابردوو باشتر بێت. زۆر باشە بەڕێز دکتۆر فەتا بەڕای زۆرێک لە چاودێران دەستوری عێراق یەکێکە لە دەستورە باشەکان پێدوانیە باشترین چارەسەر بۆ نەمان یاخود نەهێشتنی ئەم قەیرانەی عێراق لە هەموو ڕوویەکەوە تەنها و تەنها جێبەجێکردنی دەستورە وەکو خۆی بە تایبەتی مافەکانی گەلی کوردستان؟ بەڕێز من دەڵێم هەر کەسێک بیاوێت دەسەڵاتی عێراق بگرێتە دەست و هەر کەسێک بیاوێت بە هەر شێوازێک دەسەڵات بگرێتە بەست و بەرواتە بەشێک بەسەر بەشێکدا باشتر دەبینێت هەروەها بەشێک لە دژی بەشێکی کە هان دەدات. ئێستا کورد پێکانتەیەکی سەرەکی پرۆسەی سیاسی عێراقا و یەکێکە لەو سێ کوچکانەی کە لە نێوان شیعە و کورد و سونەدا پێک دەهێنێت
بۆ ڕاگررتنی دەوڵەت و لە دەستوریشدا کە هەموو مافی هەموو پێکاتەکان بە یەکسانی دیاری کراوە هەر دەرچوونێکیش لە دەستور و یاسا وەک من بۆی بچم و هەروەک زۆربەی شرۆڤەکارانی سیاسی لەو باوەڕەدان کە لە ئەگەری جێبەجێ نەکردنی دا هەموو مافوداوەکاریەکانی کورد وەکو ئەو جامە لی دێت کە زۆر پڕ بوو لی دەڕژێت و ناچار دەبێت ئێستا لە بەرژەوەندی هیچ لایەنێکی سیاسیدا نییە کە لایەنێک لە مافەکانیان بێبەش بکرێن و لە ڕووی دەستوریشەوە ئەرکێکی دیاریکراوە بۆ جێبەجێکردنی هەموو مافە دەستوریەکانی برایانی کورد تەنانەت لە دەستوری ساڵی 2005ش جەخت لەوە کراوەتەوە کە پێویستە پێداچوونەوە بۆ مافی پێکاتەکان بکرێت ئێستا زۆر باشە و ئەوانەی کە زیانیان بە دەستور گەیان هەر ئەوانن ئێستا بوونەتە هۆی سەرهەڵدانی ئەو کێشانە و زۆر چاکە زۆر بەڕێز دکتۆر فەتاح شێخ ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لە ڕەوتی سەدر ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش